بە هۆکاری ئاگرەکەی بازاڕەکەی دوێنەی دارەسوتاوەکەی سلێمانی دوکاندارێک دەست بەسەر کرا. تەرزەکەی دوێنێش جوتیارانی ڕەنج بە خەسار کرد. سڵاوتان لەبێت. بە گومانی هۆکاری کەوتنەوەی ئاگرەکەی بازاڕی دارەسوتاوەکەی سلێمانی لە حیمچێکی ناو بازاڕەکە دەستگیر کرا. سەرکەوت ئەحمەد و تەبێژی پۆلیسی سلێمانی بە 1964 وت یەکێک لە دوکاندارەکانی بازاڕی دارەسوتاوەکە کە لە حیمچیا دەستگیر کراوە. ئەو کاسبکارە وتوێتی تا کاتژمێر 12 شەو کاری کردووە، بەڵام لە کاتی ئاگرەکەدا لەوێ نەبووە. لە دوێنێ ئێوارەوە دەستگیر کراوە و لێکۆڵینەوە لەگەڵی بەردەوامە. بەرە بەیانی ڕۆژی شەممە ئاگر لە بازاڕی دارەسوتاوەکەی سلێمانی کەوتەوە و بەپێی راپۆرتی بەرگری شارستانی شارەکە 116 دوکان و 4 عەرەبانە و کە پرستوتاون و زیانەکانی بە زیاتر لە 1 ملیار دینار خەمڵێنراون. عەتا محەممەد وەک نوێنەری قوبات تاڵەبانی بە 1964 وت پاڵپشت بەو راپۆرتە قەرەبووی زیان لێکەوتوان دەکرێت و لە ماوەی یەک هەفتەدا بە نەقدی پارەی قەرەبووەکەیان پێدەدرێت. مامۆستایانی پەروەردەی گشتی کەرکووک وەک پاڵپشتیەک بە مامۆستایانی پارێزگاکانی دیکەی عێراق دەستیان بە مانگرتن کرد و داوا دەکەن موچەکانیان زیاد بکرێت. بە قسەی خۆیان نوێنەرەکانیان لە شارەکانی عێراق دەست بەسەر کراون. مامۆستا ئیدریس عەبدولجەبار بە 1964 وت ئێمە وەک مامۆستایانی کەرکووک سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقین. موچەکانمان کەمە و چەندین ساڵە وەک وەزارەتەکانی دیکە زیاد نەکراوە. لەگەڵ ئەوەشدا بێبەشین لە وەرگرتنی زەوی. ئێستاش داوامان ئەوەیە دەنگمان بگات بەلایانی پەیوەندیدار. هەر لە ناوگربوونەوەکەدا مامۆستا مەعالی مزەفەر دەنگی هەڵبڕی وتی 27 ساڵە خزمەتی هەیە و 25 ساڵە وەک بەڕێوەبەر کار دەکات، بەڵام موچەکەی کەمە و بەشی پێداویستی ڕۆژانەیان ناکات. تەرزە دڕەقەکەی سۆران هەر بەشکانی سەری هاوڵاتیان و جامی ئۆتۆمبیلەکان نەوەستا و بەشێک لە جوتیاران و باخەوانانیشی ڕەنج بە خەسار کرد. مام سلێمان جوتیارێکی بە ئەزموونی دۆڵی ئالانەیە و بە 1964 وت تەرزەکە گەلێک بەقوت بۆ و قەبارەی هەندێکیان بەقەدەر هێلکەیەک دەبوو، بۆیە زیانی بە تەواوی ئەو دار و درەختانە گەیاندووە کە چرۆبەریان گرتووە. بە تایبەتیش هەرچی گوێز و قەیسی و چوالە و دارت و ڕەز هەیە لە ناوی بردووە. وتیشی بە عومری خۆم تەرزەی زۆرم بینیوە، بەڵام تەنیا لە ساڵی 1958 قەبارەی تەرزەیەکم بینیوە کە لەم تەرزەی ئێستا بەهێزتر و بەقووەتر بووە. ئەو مانگای دوێنێ لە ناوجەرگەی بازاڕی سلێمانی لە بەردەرکی سەراب بینرا و دواتر چووە ناو پارکی ئازادی. پیاسەی ئێوارانی شاری پێوە نەهات و لەلایەن شارەوانیەوە دەستی بەسەرداگیرا. خاوەنەکەشی بە 500,000 دینار سزای دارایی درا. سۆران عەبدوڵڵا لێپرسراوی خزمەتگوزاری شارەوانی سلێمانی بە 1964 وت دوێنێ شەممە مانگایەک لە کانی سپیکەوە بەرەڵا بووە و هاتۆتە ناو شاری سلێمانیەوە و لە شەقامی پارکی ئازادی و بەردەرکی سەراب بینراوە. وتیشی توانراوە لە شەقامی پیرەمێر دەستی بەسەردا بگیرێت و پاشان ڕادەستی خاوەنەکەی بکرێتەوە. بە قسەی سۆران عەبدوڵڵا خاوەنی ئەو مانگایە بە 500,000 دینار سزا دراوە و ئەگەر پێداگیری نەکرێ و دووبارە بەرەڵا بێتەوە دەست بەسەر مانگاکەشدا دەگیرێت. باڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاگەشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە ئێوارەی ئەمڕۆ نزیک کاتژمێر 4 شۆفێری شۆفلەک لە کاتی ئەوەی کە کاری کردووە شۆفڵەکەی چاک بکاتەوە لەبەر ئەوەی ئەمڕۆ چۆتە گوندێکی نزیک زاخۆ خۆی خەڵکی زاخۆیە بەڵام بۆ کارکردن چۆتە ئەو گوندە. لە کاتی کارکردنی بۆ ئەوی کە شۆفڵەکەی چاک بکاتەوە شۆفڵەکەی کەوتۆ بەسەریا و دەست بەجێ بۆی سەختی برینەکەی و گیانی لە دەستداوە. خەڵکی و ناوچەیە توانی ویانە بە شۆفڵەکە بەرزکەنەوە هەتاکو و تەرمەکەی دەربهێنن و تەرمەکەی ڕەوانەی پزیشکی داتی زاخۆ کراوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.